بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێک دەکەین لەوانە پرسی موچە داهاتوی پەیوەندەکانی هەرێم و بەغداد هەروە دۆخی سیاسی عێراق ئەو فشارانەی کە لە ئیدارەی دۆناڵد ترامپ بۆ سەر عێراقەیە هەروە هەڵبژار نزیکبوونەوەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق و ئەو گفتوگویانەی کە دەکرێن بۆ پێکهێنانی هاوپەیمانەتی بۆ هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی عێراقەوە بڕیارە لە مانگی دەی ئەمساڵ بەڕێوە بچێت. هەروەها ئەو ناکۆکیانەی کە دروست بووە لەسەر حەجی شعبی و هێنانی پرۆژە یاسایەکی نوێژ بۆ پەرلەمانی عێراق ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق. مامۆستا بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. با سەرەتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین بۆ موچەی مانگی سێ چاوەڕێ بینەوەی کە پێشدەژن بەپێی قسەی وەزارەتی دارایی هەرێم بێت تەمویلەکە نزیکە پێشدەژن موچەی مانگی سێ بنێردرێت بۆ موچە خۆران. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ تۆ کاک حەکیم، سوپاس بۆ کەناڵی پەیام. جومعەی پێشوو فەرمانبەرانی وەزارەتی دارایی عێراق هێڵرابوونەوە بۆ ئەوەی تەدقیقی بەیانات و لیستی موچەی هەرێمی کوردستان بکەن. بەم ڕێتمە بێ، ینی بەم پێشبینیە بێ بەڵێ لە پێش جەژنە قەرار وایە تەمویلی هەرێمی کوردستان بکرێ و پێش جەژن موچەی مانگی سێ بدرێتە فەرمانبەرانی هەرێم. باش ڕەنگە مەسئلەی کێشەکان بۆ نمونە کێشەکانیان تەجیل کردووە. سوودانی ئاماژەی بەوە داوە، چکە من ڕەنگە لەگەڵ جەناب تا چەند جارێک لێرە باسمان کردووە کە وەزیری دارایی سوودانیە، بەڵام تەیف جۆرێک لە ئەوەی کەوا وردەکاری ئاگالەیە ئەگینا بڕیارە مالیەکان، بڕیارە مالیە سیاسیەکان یا سیاسیە مالیەکان هەمووی سوودانیەیدا. سوودانیش لە ئێستادا زۆر پێویستی بەوە هەیە کە هەرێم لە خۆی نەکا و ئەو هێزە سیاسیانەی هەرێم لە خۆی نەکا، بۆیە هەم لە بەروەزعی سیاسی و هەم لە بەرقەزەیەکی ئینسانیش کە جەژنە و فەرمانبەری هەرێم تا ئێستا موچەی وەرنەگرت بێت، ڕەنگە لە ڕووی ئینسانیەوە و لە ڕووی سیاسیەوە بۆ شیع سوودانی باش نەبێ. لە کاتێکا شیع سوودانی ئێستا لەژێر فشارێکی زۆرایە، هەم لەلایەن ناوخۆ هەم لە دەرەوەش، ولا ئەقلیمیشە حرەکەیەکی با بڵێن جموجوڵێکی سیاسی و هەمووان چاوەڕێی گۆڕانکاریێکی گەورەیەکەن. سوودانیش لەم گەمەیە ئەیەوێ گەمەیەکی سەرکەوتوو بکات. تا ئێستا سەرکەوتوو بووە لە ئیدارەدانی مەلەفی مەشاریعی ناو بەغدا و محافەزات، ئەیەوێ لە ڕووی ئەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئەقلیمە چارەسەر بکات، چونکە پێش خۆی کەس نەیتوانیوە چارەسەری بکات. هەرچەندە ڕەنگە دوجار ئەمەی هەرێم بۆ بێتە کێشە، چونکە ڕەنگە هەندێک جار مخالفاتی قانونی بکە، بەڵام بە تەبیعەتی حاڵ ئەزانێت کە ڕێی وزەرا ئەگەر مخالفاتیش بکە، مەسەن ڕێی وزەراکانی پێشوو چەند مخالفەیان کردووە، بە هیچ شێوەیە ڕوبەڕووی لێ پێچینەوە نەبوون، چونکە مکەونی شیعی ئامادە نییە ڕێی وزەرایە کە لەسەر ئەو ماڵە بیدەنە دادگا و ڕۆژێک لە ڕۆژان زیندانی بکەن بۆ ئەوەی شکستی نظامی سیاسی عێراق کە شیعی ئیدارەیەدا، مکەونی شیعی ئیدارەیەدا بکەوێتە سەرشانی ئەوان. باشە، بەس مامۆستا سەبارەت بە کێشەی داهاتی ناوخۆ معلومە کە ئەو داهاتی ناوخۆیی کە کاتی خۆی 79 ملیار و 80 ملیار و 81 ملیاریان نرد لە مانگانەی ئەخیرا کردوانە بە 48 ملیار و 51 ملیار و تەیف سامی ڕازی نییە لەو بڕیارە، بەڵام ڕەنگەم بڕیارانە تەجیل بکرێن یەکەم بۆ دوای جەژن، چونکە بە حساب وعدیان داوە کە ئەمان ئەم موچەیە بێت معالەجەیەوەکەن لە مانگەکانی داهاتوە، ئیتر هیچ کێشەیەک لە ناو قایمەی فەرمانبەرانە نابێ. من قەناعەتم وان نییە هەرێم معالەجەی بکات، چونکە هەرێم مماتەڵەیەکە، هەمیشەوە ڕێتمی هەرێمەکە مماتەڵەیەکە، بەردەوام تا ئێستاش نەگەو داهاتەی کە 30 ملیار کەم کردوتەوە بگرن نەوتەکە بە هەمان شێوە لە ساڵی 2024 کاک حەکیم 111,600 بەرمیل نەوتی هەناردە کردووە، هیچ بڕەپارەیەکی دیار نییە و عێراق زۆر چاکەزانەیە، چکە ئەوە 111 میلیۆن 111 میلیۆن و 600,000 کەوە دیراسەیەکە دامەزراوەی درەو کردوێتی. بە سوپاسەوە دیراسەیەکی زۆر وردەخوازیارم اطلاع هەبێ بە حکمیەوەی ڕۆژنامەنووسێکی سەرکەوتویت و مطلعی. هەرێمی کوردستان هەمیشە یانی لە 2005ەوە تا ئێستا داهاتی تەسلیم نەکردو بە شێوەیەکی گونجاو و بە شێوەیەکی فەرمی
و بە شێوەیەکی دقیق ئەو دوو هێزە سیاسی باڵا دەستە و شەریکەکانیان توانیویانە لە خلالی ئەو قۆرخکاریە بڕێک پارێکی زەبەلاح کۆ بکەنەوە ئەویش بەکارهێنن بۆ مەجای کڕینی کەوادری یەکتری و بۆ مەجای بەکارهێنانی تەزویر لە انتخاباتە و ئەم هەموو شتانەی کەیکەن. باشە بەس وەکو ئەوەی کە بۆ نمونە هەموو زادی سیموچە چەند ڕۆژێکی پێرەچێ جارەکەی تریش ڕۆژی پێچوو ئەگەر تەوتین کرابێ ینی کێشەکەمان ئالەوایە کە هەرێمی کوردستان نایەڵێ تەوتین بکرێ ئەگینا بە تەوتینکردنی کاک حەکیم ئێمە کاتی خۆی کە محاولەمان کرد بانکی ڕافیدەین و بانکی ڕەشید بێنینەوە بۆیرە من لەگەڵ مدیری بانکی ڕافیدەین دکتۆرە خەولا و کاتە ڕئیس مدیری بانکی ڕافیدەین بوو دانیشتین پێی وتم بە وتی ئەگەر ئێوە موەفەق بن لەوەی کەوا ڕێگە بدەن بە ئێمە بێنە سلێمانی تەنیا مەرجەکەیشیان ئەوە بوو 8 مڵکیان هەیە لە سلێمانی تەنها دوانیان وەرگرنەوە و ئەو فەرمانبەرانەی کە لێرە لەو بانکان هەموو یەخەنە سەر بانکی ڕافیدەین وتی گەورەترین شتێک کە بۆ ئێوەی ئەەکەین ئەمەیە کە ئەگەر ڕێکەوتن لەگەڵ عێراقا کە موچە عێراق بیدا تەبانە وەختە خەریکی ئەوە بووین من بۆم باس کرد ئێستا خەریکەوەین وتی ئەو ڕۆژەی کە وەزارەتی دارایی تەمویلی ئێمەکە من هەمان ڕۆژ تەمویلی مۆزەفینی هەرێمی کوردستانەکەم لە ڕێگەی بانکی ڕافیدەینەوە یعنی کێشە نامێنێ لە بابەتەکە و هەموو مۆزەفێکی تر ئەو وەختە کە تەمویلی موچەکە بکرێ نامەیەکت بۆ دێ ئێستا ئێمە ئەوانەی کەوا تەوتین موچەکانمان تەوتین کراوە لە بانکی TBI ینی ئەزانین چ لەحزەیەک موچەکەمان بۆ دێ کە موچەکە بۆ دێ ئیتر تۆ هینە بۆ نییە سێشەمە بێ جومعە هیچ شەو ڕۆژ و ئەوانت بۆ نییە یەکەم بۆ خۆت جارێ هەر لە ماڵی خۆتانەوە بە ئەپێک هەیە تەحویلی موچەکەی بۆ کوێ بتەوێ بۆ کێ بتەوێ بۆ چه حسابێک بتەوێ دوو لە ئایتیئێمەکان لەکوێ بتەوێ ئەتوانین ڕای بکێشی و بە شەو ئایتیئێم هەیە بە ڕۆژ هەیە بە عوتڵە هەیە بە جومعە هەیە بە شەمە هەیە بۆیە هەرێمی کوردستان من لەم بەرنامەی جەناب تا جارێک گوتم کە هەرێم دژمنایەتی فەرمانبەرانی خۆیان وتیان ئەخرە ئەو قسە زۆر قورسە وتم سزادان چییە؟ سزادان ئەوەیە کە مەحرومی کەی لە حقوقی خۆی حقوقی خۆی مافی فەرمانبەر ئەوەیە کەوا موچە وەرگێ لە کاتی خۆیان جاری مامۆستا 15 ڕۆژ زیندانیان کردو موچە دوایان خسووە لە هەرێمی یەکەم موچە کە هات عراق نادی 15 ڕۆژ دوایان هەر بۆ ئەوەی بڵێن هەر بۆ ئەوەی بڵێن ئێمە ڕاستە ناتوانین موچە بین بەزەتوانین عەرقەلە بۆ موچەکانتان دروستکەین بۆیە کە کاتێک کە تەوتین نەکرێ سیستەمی بانکی ئێستا عێراق زۆربەی زۆری تەوتین کراوە هیچ کێشەیەکیان نییە شەممە و جومعە و مەسەن ئێستا ئێمە ئەوانەی کەوا موچەمان تەوتین کراوە هیچ کێشەیەکمان نییە لە وەرگرتنیە کەی داخلی حسابەکە بوو خۆ تۆ مەسەن موچەی موچەخۆر هەمیشە احتیاتێکە بێ بکات لە ناو حسابەکە بنێنێتەوە یعنی لەو کاتا کە موچە دواکەوێ ئەو حسابە ڕاکێشێ ڕەنگە ئێستا بڵێن موچەکەی ئێوە زۆرە و زەبەلاحە بەڵام موچەکەی ئێمە زۆر و زەبەلاحە یەکەمەوە ئێمە هێزە سیاسەکانمان ئەو قەزیەیەکی هەیە التیزامێکی مالی لەسەر داناوین کە واجبمانە و جێبەجێمان کردووە لله الحەمد وەشکر بەڵام فەرمانبەرێک مەسەن موچەیەکی هەرچەنی هەیە ئەگەر بیەوێ ڕێتمێک دروستکە بۆەوەی چۆنچۆنی سەرفیکە ئەوان هەفتانە لێ ڕاکێشێ تا بە هەر شێوەیەک بێ ئەتوانێ وردە و حسابەی بمێنێتەوە بۆیە قەت بێ موچە نابێ ئەگەر تەوتین بکرێ بەڵام کاتێک بە کاش وەریەگرێ ئینسان تەبیعەتێکی هەیە کاک حەکیم کاتێکەوە مەبلغێکی پێ بە تایبەتی ئەم پارەی خۆمان کە سفری زۆرە و ئێستا سەحەفیەک نامەیەکی بۆ نردبووم کە ڕاستە عێراق سفرەکان لە ئابا وەکالەتی ئەسۆسیێتد پرێس بوو با ئەوە بۆ جەنابیش وەک سەحەفیەکی شارەزا نا عێراق لە ئێستادا زیاتر لە 100 تریلیۆن دینار کاشی هەیە مەبلغی هەیە چاپی کردووە کە ئەم 100 تریلیۆنە فیئاتی جیاوازە مەسەن 5 تریلیۆنی 50,000 چەند تریلیۆنی 25,000 زۆربەی ئەوانە لە خوار 25,000 و 5,000 و 1,500 و 250 هەموو وەرەقەیەکی نەقدی 6 سنت کولفەی لەسەر عێراقە یعنی ئێستا بێت 100 تریلیۆن دینار دووبارە چاپکاتەوە لەم کاتە و لەم ئەزمە اقتصادیە عێراق بڕوان ناکە مجازەفەی وا بکەوە ئەو مەبلەغەش زۆرە بۆیە ڕەنگە لابردنی سفرەکان لە ئێستادا زوو بێ سەی لەسەر بکرێت بەرحاڵە گەڕێنەوە سەر تەوتین ئەگەر تەوتین کرابایە لە مانگی 2 ساڵی پارەوە ئەوە ئێستا هیچ فەرمانبەرێک کێشەی موچە وەرگرتنی نەبوو ڕاستە خۆ عێراقی خستە سەر
هەژمارەکەیان و ئەوانش ڕاستە خۆوەریانەگە سوولەیەکی نەقدی لە بازارە دروستە بوو بەڵام هەرێمی کوردستان ینی نایەوێ هەرێمێکی خزمەت گوزار حکوومەتێکی خزمەت گوزار بێ ئەوێ حکوومەتێکی معرقل بێ ئەوێ حکوومەتێکی کێشە دروستکرد بێ ئەوێ حکوومەتێک بێ کە عزێتی فەرمانبەرەکانی بە ئەوێ حکوومەتێک بێ نەیەڵێ ڕەفاهیەت نەیەڵێ خۆشگوزەرانی دروست بێ بۆ خەڵک مەسەلەن ئەنواع وەشکال زەریبەی دانابوو کاتی خۆی ئێستا تۆ سەیری سەرانە هەیە لە بینی هەولێر و سلێمان نە تۆ ئێستا سەیری سۆشیال میدیا بکە هەموو خانەوادەیەک خەمی لێ هاتووە ئەگەر کارەباکەی بێتە 24 ساعت خۆ ناتوانێت کارەبا بەکاربێنێ ناتوانێت کارەبا بەکاربێنێ ئەوەنە بڕەکەی زۆرە بێ پارە لێسن نەکەی مەسەن هەر فترەیەک هەرێمی کوردستان کێشەیەک بۆ هاوڵاتیان دروستەکە بۆیە بە تەوقعی من بە قەناعەتی من ئەگەر تەوتین بکرایەوە کاتی خۆی ئێمە ئیشمان کرد لەسەر ڕاستە خۆ موچەی فەرمانبەرانی هەرێم کە لە ڕێگەی عراق بدرێت چکە عراق دەوڵەتی کە توانای بانکی زۆرە پارەی زۆرە ئێمە باسمان دەکرد 2017 و 16 ئەوانە لێرەش بەرنامەمان لەسەرکە و کاتە وتیان ئەوە مەبەستیانەیە بوو کەم و زیادە دەکەن هەندێک خەڵکیش دایم قەت ڕاستە و خۆموچە نادات ئەو کاتە کاک حەکیم ئەوە بۆ تاریخە مێنێتەوە کە ئێمە لە واڵەکانمانە هەیە کاتی خۆی ئێمە ئەو چوار پێنج کەسێکەوە لە گروپی هیوا بووین تەبەنیە و فیکرەمان کرد و دوای ئیشمان بۆ کرد مەسەن لە مەرحەلە یەکەم 6,000 واژوومان بردە بەغدا مەرحەلەی دووەم بوو بە 100 ئەوەندە بەداخەوە زۆربەی واژۆکانیش لە هەولێر بوون لە سلێمانی نەبوون بۆ معلوماتی بەڕێز و بینەرانیش کە برای بەڕێزم کاک دکتۆر ڕێبوار و کاک دکتۆر غالب هەڵسان بەو ئەرکە دوایی توانیمان لە ناو لیژنەی مالی من بە حکمی ئەوەی ئەندامی لیژنەی مالی بووم و تا ئەندازەی گوێم لێ گیرا و ئەم توانیش لۆبی بکەم لەگەڵ هێزە سیاسی جیاوازەکانە ئێمە 90 کەس کۆبوونەوەمان کرد لە ناو لیژنەی مالیە لەو 90 کەسە 10 کەسیان دەنگیاندا بۆ فەقەرەی کە ئێمە دامان نابوو ئەو لە 2020 لە 2020 فەقەرەکەمان دانا لە ناو موازنە دەنگی هێنا بەڵام بەداخەوە کاتە وەفدێکی هەرێمی کوردستان لە بەغدا و بە سەرۆکایەتی کاقوبات تاڵەبانی هاتنە ناو لیژنە و دوایی پەشیمان بوون و فشارێکی زۆریان کرد لەسەر سەرۆکی لیژنە و کە ئەوە ڕازی نابن لەگەڵ پارتی وێکێتی دوای بوون بە یەک تەکەتولی سیاسی وەکوی ئێستا خەریکە بنە یەک تەکەتولی سیاسی ئەو فەقەرەیان هەڵوەشاندەوە کە ئێستا دوای فترەیەک لە بیدایەتی انتخابات باسی ئەوەیانە کرد هەژماری مەسرور بەرزانی بۆ لۆمارێ ئێستا خۆیان بوونەتە سووری بەرلەشکر بۆ جێبەجێکردنی هەژماری ئەو بۆیە بەداخەوە هێزە سیاسیەکان لە بانگەشیان ڕازگۆ نین بە تایبەتی ئەوە زۆر لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکەوێت کە لە ناو انتخابات و لە ناو هەڵبژاردنەکانە چ حملەیەکێ کرد و ئێستا خەریکی چییە من هەمیشە وتومە هەندێک لە حیزبە سیاسیەکان ینی ئەوەندەی قیادیان ئیحراجی کەوادرانەکە یەکێ لەو هێزە سیاسیانە یەکێتیە بەڕاستی لە حملەیەکی زۆر منەظەمی ئیدارەدا لە انتخاباتە حملەیەک بوو زۆر خەڵک پێی معجب بوو بەڵام بەم هەڵوێستانەی ئەخیریان مەسەلەی هەژماری من و ئەوانە بەڕاستی زۆر بوونە جێگەی ئەسەر باش دەستنی سەردۆخی سیاسی عێراق بەڵام ئێستا لەو ڕۆژاندا بەرپرسانی پارتیویەتی قسە دەکەن دەڵێن موژدەیان پێ حکوومەت ڕادەگەێنن حکوومەتی نوێ وڵی لێ چاوەڕێ دەکەی لەم حکوومەتە چکە لە ماوەی ڕابردوو کابینی ئەم حکوومەتە من کاتی خۆی وتومە دەوری جابی ئەبینێ لە بەرەوەی نەوتەکان لێسنووە موچەش ناتوانێ با موچەی بۆ ئەنێرن تەنیا داهات کۆکاتەوە بەس یەک مشکلە هەیە لە جابی لە کۆکردنەوەی پارەکە سەرڕاز نییە مەسەلەن بە واژووی خۆیان مانگانە داهاتی ناوخۆ 325 ملیار بووە ئەمان ئەڵێن نزیکەی 100 ملیارە یعنی 200 شتێکی نەماوە لەو 100 ملیارش نیوەی بەحسا بەنێرن کە بریتە لە 51 ملیار یا 48 ملیار و تقریبا 900 کاتە نزیکەی 49 ملیار بۆیە هەرێمی کوردستان ئێستا بڕۆسەی سۆسیال میدیا بکە یعنی پێگەێنانی حکوومەتی یەکێتی و پارتیک بە تایبەتی ئەمجارە حکوومەتی ئەو دوانەیە بئیمتیاز نەبووەتە جێگەی بایەقی هەموو فەرمانبەرانی هەرێم خبرێک دابەزێنە لەسەر موچە خبرێکیش دابەزێنە لەسەر پێگەێنانی کابینەی دێن ئەوەندەی موچەکەیان بەلاوە گرنگە لە سەدا پێنجی ئەوەندە کابینەی دەیەمیان بەلاوە گرنگ نییە پێگەێنانی وەزیرەکانی ئیشەکانی چونکە ئەزان نەم حکوومەتە
بارە بەسەر ئەم خەڵکەوە و ئەم حکوومەتە عرقەلەیە بۆ ئەم خەڵکە و ئەم حکوومەتە ناتوانێت هیچ بکە. ناگۆڕێم جارە چونکە کابینەی دێ و کابینەیەکی نوێ و کابینە ئەوەی بەچی ئەگۆڕێ عقلەکان هەمان عقلن. سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسرور بارزانیە، جێگرەکەی قوبات تاالبانیە یاخود کەسێکی ترە. ئەو دوو حیزبە بە تاریخی 30 ساڵ نایانتوانی و حکوومەتێکی خزمەتگوزار پێشکەشکەن لەو ئەوجی دەسەڵات و نەوت فرۆشتن و فڵان و فیسارە. ئێستا لەم وەزعە بەم ئاڵۆزیە ئەتوان حکوومەتێکی خزمەتگوزاری، یانی ئەگەر کەسەکانمان تاقی نەکردایەتەوە گومانمان ئەبرکەوە گۆڕانکاریەک ڕوو بدا، بەڵام کەسەکانمان تاقی کردوتۆ لەوە زیاد نەک دەرنەچوون، هەر ڕاسب بوون، هەر لە مەکتەبە تەلەبە هەیە دەرەچێ بە قەرار تەلەبە هەیە یەکەمە و دووەمە و سێمە و اینجا تەوەستە و وەکو ئێن تەلەبە هەیە بە قەرار دەرەچێت، تەلەبە هەیە نەخێریکمالە، تەلەبە هەیە ڕاستبە. ئەمانە ئەبێت تەرقین قەید کرێن لە پرۆسەی سیاسی. تەرقین قەید یعنی دەرکرێن لە پرۆسەی سیاسی. تەلەبە هەیە ئەوەندە خراپەکەوێ ئیتر تەرقین قەید دەکرێت، هەل لە قەیدی مەکتەبەکان لایەبن یان نێرن بۆ مەکتەبی شەو. ئەمانە ئەبێت لە پرۆسەی سیاسی دوور بخرێنەوە یا بیان نێری بۆ مەکتەبی شەو. مامۆستای مەکتەبی شەو لێ تووڕە دەبن نا ینی شەو ئیتر بە کەڵکی ئەوە نایە بە ڕۆژە ئیدارە بکە. ئەگینا من خۆم مامۆستای مەکتەبی شەو بووم، مامۆستای مەکتەبی شەو بووم و قەزیەیەکی ژەیە تەلەبەی مەکتەبی شەو بۆ ئینە، ینی تەسەور ناکەیت تەلەبەی مەکتەبی شەو طب بێنێ و هەندەسە بێنێوان، تەنیا تەلەبەی مەکتەبی شەو بۆەوە خوێنێ شەهادەیەک بەدەست بێن، بڕوانامەی کێوێ. ئەگینا من مامۆستا بووم هیچیان تمۆحیەوەیان نییە دەرەزە. باشە بەس سەبارەت بە لەگەڵ بڵێن نزیک و هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئێستا باز لێ کە پارتیویکیتی بەیەک شەوە دابەزین وای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش لە مانگی بڵین لەم ساڵدا دەکرێت لە باسی 25 دەکرێت پێشنیاز کرا 20 طبعا حکوومەتی عێراق حکوومەتێکی خاوەن سیادەیە، کۆمەڵی قەزایا هەیە بەنسبەت حکوومەتی عێراق و خەتی سوورە. یەکەم لادانی تەوقیتاتی دەستوری، دوو هەڵبژاردن، پێگەێنانی پەرلەمان، بڕیاراتی محکەمەی ئیتیحادی، ئەمانە لای حکوومەتی ئیتیحادی خەتی سوورن. لەبەرەوەی قسەیەک هەیەکەوە گۆڕانکاری بەڕێوەی و گۆڕانکاریەکە ئەگەریەوەی هەیەکەوە انتخابات نەکرێت. نەخێر هەمووان پێداگری لەسەر ئەوەکەن کە انتخابات بکرێت، چونکە ئەگەر انتخابات نەکرێت ڕەنگە هێزێکی سیاسی وەکو تەیاری سەدری برژێتە سەر شەقام و ئەوەی کە هەیە قوڵپی کاتۆ بەسەریانە. بۆیە انتخابات بە ئەگەری زۆرەوە ئەگەریش تەئجیل بکرێت لە مانگی 12 تێناپەڕێ. بۆیە زۆربەی تەوقیتەکان باس لە 20 ئەەکەن. چکە یەکەم کۆبنەوەی لە نوۆی 2000 و 45 ڕۆژ پێش ئەوەی سەنەی تەقویمی کۆتایی بێ پێش 25 بکرێ بە گوێرەوە بە گوێرەی ئەوە بێ. بەڵام ڕەنگە چەند ڕۆژێک تەخیر بێ بڕاتە 20 لەبەرەوەی پێویست کۆمیسیۆنیان بان کردووە. تەمان کۆمیسیۆن بان کراوە لایەن لیژنەی قانونیوە، چونکە قەرار وا بوو گۆڕانکاری لە یاساکا بکرێت. مەسەڵەن دەولەت قانون بە قیادەی نوری مالکی پێشنیاری ئەویان کردبوو کە بگەڕێتەوە بۆ فرەبازنە. ئێستا یەک بازنەیە، ئێستا بازنەی پارێزگاکە تەیاری سەدریش ئەو مەشروعی هەبوو، بەڵام تەیاری سەدری بێدەنگی هەڵبژارد لە تەدەخل لە ناو قانونی انتخاباتە، چونکە ئێستا خۆی ئامادە کردووە و ئەو سەرچاوانەی کەوا من قسەم لەگەڵا کردوون یا گوێم لێگرتوون هەمویان تاکید لەسەرەوەیەکەنەوە کە تەیاری سەدری ئەگەڕێتەوە ناو پرۆسەی سیاسی و ئەگەری ئەوەی هەیە کە جاری پێش و 75 کورسی بەدەستێنە ئەم جارە زیاتر، چونکە حکوومەتی ئیتار حکوومەتێکی خزمەتگوزار نەبووە و نەیتوانیوە. بە تایبەتی تر ئەگەر سەیری مەلەفەکان بکە ئێستا چ مەلەفێکیان بۆ ئامادە کردوون. مەلەفی کارەبا ئەو کاتەی کەوا انتخابات ئیتر ئەبێتە گەرمەی بانگەشەو ئەوانە تقریبەن مانگی 7 ئەوانە کارەبانیە، کەواتە بۆ کارەبانیە لەبەرەوەی سەرچاوی غازیان لێ بڕاوە. سەرچاوی غاز کێ بڕیوەتی ئەمریکەکان تاکیدیان کردو لەوەی کەوا تاقە کارەبا و غاز نابێت لە ئێران بکڕێ. بۆیە ئەمە جۆرێکە لە دروستکردنی ئەزمە بۆ ئیتالی تەنسیقی. کاتێک کە ئەزمە دروستە بێ خەڵک دەنگ ناداخۆ لێرە نییە دیزاین بکرێ و کادری حیزبی هەرچۆنێ بێت یا بە زۆر بیبەنە سەر سنووقەکە یا پەنجەمۆری پێ بکەن یاچی
لەوێ تا ئەندازەیەک حڕیەتی دەنگدان هەیە کاک حەجی بۆیە ئەو ئەزمانەی کە دروستەکرێن لە عێراقا ڕەنگە بۆ ئەو ئاراستەیە بێ کە هێزەکانی دەرەوەی عێراق چ ئەقلیمی بن چ نێودەوڵەتی بن کۆمەڵێک ئەزمە دروستەکەن بۆ ئەم جارە ئیثاری تەنسیقی ئەو دەنگانەی جاری پێشوو نێنێتەوە چکە خاوەنی 2 ملیۆن و 500,000 دەنگ بووە ڕاستیەکەی بەڵام بەشپرزی هزار دەنگیێنا 75 کورسیانە بۆ چونکە بە تەنزیم چوو بۆ ناو انتخاباتەکە مەسەن هێزە شێوەکان لە شوێن هەیە یەک 3 کورسیە ئەوان 12 کاندیدیان هەبوو بۆیە ئەوەی ئەوان فەوتاوە تیاری سەدرەکە بردوێتیوە بۆیە تیاری سەدری لە مەسایلی خۆ ئامادەکردن بۆ انتخاباتە زۆر دقیقە هێزێکی منەظەمە بە معنای کەلیمە ئەمە 2011 قانونەکە کۆمیسیۆنیان بان کردووەکەوە ئێوە چەندێکتان پێویستە بۆ ئەوەی انتخابات جێبەجێکەم وتویانە لانی کەم 6 مانگمان پێویستە ئێستا مانگی نوێیە کاک مانگی 4 مانگی 4 و مانگی 3 ئەمڕۆ 20 ئەوەندەی 3 مانگی 4 6 مانگی بخەسەر ئەوە کاتە مانگیدا کەواتە کۆمیسیۆن بۆ ئەوەی تەنها تعامل لەگەڵ فەقرێک لە قانونەکە بکا پێویستی بە مانگیدا هەیە کەواتە نەگۆڕینی بۆ گۆڕینی بۆ کۆمیسیۆن قورسە خاڵی سێ هەموو ئیتاری تەنسیقی بێجگە مالکی هەمویان کۆکن لەسەرەوەیە بێ محافەزات بێ ئەبێ محافەزات بێ چونکە محافەزات زیاتر تەمسیلی نوێنەرایەتیە کا تاوەکو بازنە ڕەنگە 10 نوێنەرێک هەڵبژێرێت چکە لە ناو منتیقای 10 پێگەی زۆرترە بۆیە تەجروبەی فرەبازنەکرا تەجروبەیەکی سەرکەوتوو نەبوو بۆ هۆی ئەوەی تیاری سەدری سەحب بکات لە عملی سیاسی هەڵبژاردنەکە دەکرێت هەڵبژاردن ئەمە یەکەمەکرێت دوو قانونەکە ناگۆڕێت 3 نزیک لە 2011 ئەکرێت 4 تەحالوفات باش بەس بەڵێکێتی و پارتی بەسێ پێنسەیەکێتی پارتی باز دەوەکەن خسرە سەرۆرکە بێکەوە بستنە هەڵبژاردن شتێکی وا لە ئارە دەهەیە لە دوو سەرچاوەی ئەلامیەوە یەکەم لە دیداری بەغدا سەرۆکیەکێتی پێشنیاریەوەی کرد دوای وتە بێژی فەرمی یەکێتی نیشتیمانی باسی لەوە کرد کە خوازیارن لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە بە یەک لیست دابەزن ئەیانەوێ هەندێک کەموکوڕی هەیە یا هەندێک شکست هەیە قەرەبووی بکەنەوە لە ناو ئینتیخاباتەکە بەوەی کە هێزە عێراقیەکان بۆ بە تەکەتولات دابەزن مەسەلەن 30 فەسائلی شیعی هەیە باشە 30 گروپی شیعی هەیە چەکدار نا چەکدار و خێر چەکدارانی هێزی سیاسی باش ئەم 30 هێزە تەبەن بە وردەکانیان و حسێبی کە ئەگاتە 50-60 ئەوانە هەمویان لە 5 تەکەتولا دابەزن لە 5 هاوپەیمانەتی 5 هاوپەیمانیا دابەزن هەموو سونە ناگاتە 3 تەکەتول بە 2 تەکەتول دابەزن کورد لەوانەیە هەر خۆی بە 6 تەکەتول دابەزێ ئەم تەکەتولانە وا ئەکا لە بەرامبەر تەکەتولەکانی ترا لاواز بێت تەفاوز لە بەینیانە قورسە بێ بە سونە ئەتوانن هەردووکیان بگەنە یەک ئاراسە بۆ پۆستەکانی خۆیان مەسەن سونە جاری پێشوو بۆ سەرۆکی پەرلەمان چەند مانگ سەرۆکایەتی پەرلەمان شاغل بوو ئەگەر 2 تەکەتول بن یا 1 تەکەتول بن زۆر ئاسانە گەنا ئەوەی کەوا کێ کاندید دەکەن و لەگەڵ هێزەکەی بەرامبەر ئاگەنە ئیتفاق بەڵام کاتێکەوە فرە محوەرن ناتوانن بگەنە ئیتفاق هەم لە ناو خۆیانە مەسەلەن ئێستا شیعە قانونی حەشد هاتۆتۆ ناو پەرلەمان قانونی حەشد لەو پێشێنایانە ناو پەرلەمان سونە دەنگی نەدا لە ناو کووردا ئێمە برایانی یەکگرتوو دەنگمان نەدا لە 2016 تەمان هەر هێزە کوردیەکە و کاتە دەنگیاندا بە قانونی حەشد گۆڕان بەڵێ دەنگیاندا بۆ مێژوو و خۆشیان ئەزان نەک بە گشتی یعنی بزوتنەوەی گۆڕان هەمویان نا باشە بەس پارتی یەکێتی پارتی و یەکێتی ملزەم کرابوون کە دەنگ بن تاکەتاکان لێ جیابوو بوویەوە بە حجەین بەڵام بە شێوەیەکی گشتی دەنگیاندا بە قانونی حەشد لەگەڵەوەی دوایی بە کوردی قسەیان بە حەشدی شابی ئەوت خۆشیان دەنگیان پێداوە خۆشیان دەنگیان پێداوە ئەو قانونەکە هات بۆ ئەوەی دەنگ بێنێ ئەو کاتە ڕئیسی هاوپەیمانی عەمار حەکیم بوو هات خۆی لە ناو پەرلەمانە وجودی هەبوو ئەو ڕۆژە غیاباتی هەموو هێزە شیعەکان وەرگیراوە تەمەن 182 کەسیان هەبوو شیعە لە ناو پەرلەمانە لەو 182 کەس لەو 182 کەسە 180 ئەندامیان ئامادە کردبوو بەڵام هەندێکیان هەر غایب بوون بۆیە بە زۆنینەی دەنگ لەگەڵ کوردەکانە و لەگەڵ بەشێک لە سوناچکە هەندێک لە سونەکان 8 هەبوو
ئەوانش دەنگیاندا بە قانونی حەشد بۆ یەتیان پەڕان کاتێکەوە ئەبێتە لە تەکەتولی وردۆ ئەگەر ئەڕۆی بۆ تەکەتولی گەورە ئاسانە 5 کەس اتفاق بکەن لە بین یەکا تاوەکو 5 کەس بۆ تێپەڕاندنی یاساکانی بۆ تێپەڕاندنی یاسا و هەر بەرنامەیەکە هەدا ئێستا چاوەڕان دەکرێت چەند دوای لەسەر یاسای نوێیەکەی حەش قسە دەکەین بەس چەند بڵێن هاوپەیمانێتی هەبێ با لە شیعەکان شیعە 5 هاوپەیمانیە بێ 5 هاوپەیمانێت 5 هاوپەیمانی سونە 2 هاوپەیمانیە حەلبوسی و تەقەدوم هاوپەیمانیەکن لەگەڵ هێزا هاوپەیمانەکانیان خەنجەر عەزم لەگەڵ هاوپەیمانەکانیان کە وردەڵە حیزبن ئەبنە 2 تەکەتولی سەرەکی باشە ئەی بۆ کورت پێشبینی دەکرێت جیاواز بێ ینی واللهی خۆلایەنەکانی دەرەوەی دەسەڵات ناتوان لیستێک پێبێن هیچ نازانم ئەوە کەوتۆتە هیچ شتێکی سیاسیت بیستووە کەوا هێزە سیاسیەکان خەریک بن ئەوانەی دەرەوەی دەسەڵات باسی گفتوگۆ دەکرێت بە شتی فەرمی ینی شتی فەرمیم لا نییە من شتی فەرمیم لا نیە بەس وەکو سوودانی ئێستا بەڕێزوتە سوودانی لەگەڵ لایەنەکانی دەکا بۆی بمێنێتەوە بەڵێ سوودانی ئایا دەمێنێتەوە یاخود ئێستا مستەفا کازمی هاتوتەوە یاخود خەڵکی دیکە چانسیانێ ببن بەسەر لە دوای عادل عەبدولمەهدیەوە کاک حەکیم دوای ئەوەی محکەمەی ئیتیحادی ئەو کاتە بڕیاریدا لەسەرەوەی کوتلەی ئەکبەر کێ کوتلەی ئەکبەر لە سەردەمی ئایاد عەلاوی بوو محکەمەی ئیتیحادی تەلفیقێکی دروست کرد یا با بڵێن تەفسیرێکی جیاوازی دروست کرد کە کوتلەی ئەکبەر دوای انتخابات دروستە بێ بۆیە مالیکی و دەوڵەت قانون و هێزە شیعەکان بوون بە یەک و ژمارەیان لە ژمارەی ئایاد عەلاوی زیادی کرد و ئەوە بوودایانە مالیکی دوای ئەوە هێزە شیعەکان کەسیان نەیتوانیوە ببێتە کوتلەی ئەکبەر کە خۆی بۆ خۆی حکوومەت پێک بێنێ یا هیچ تەکەتولێک نەیتوانیوە بێتە کوتلەی ئەکبەر بۆیە ناچار مڕەشەحی تەسویە بەکارێنن لە سەردەمی عادل عەبدولمەهدی عادل عەبدولمەهدی سەر بە مەجلیسی عەلا بوو لەبەرەوەی 2 خولدرا بوو بە حیزبی دەعوە ئەو خولایاندا بە مەجلیسی عەلاس تەمان شیعە لە بینی خۆیانە ئەو هینیان هەیە بەس پارتی وێکێتی هەرچی پۆستە قۆرخە بۆ ئەوان هەرچی پۆستە قۆرخە بۆ ئەوان بەم حکوومەتەشەوە پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران درا بە عادل عەبدولمەهدی مەجلیسی عەلای ئیسلامی ئەو چەنسەی وەرگرت دوای ئەوە گرفتێک دروست بوو لە بینی ئەمریکا و ئێرانە ئەمریکیەکان هەمیشە لە پێگەێنانی حکوومەتان بە شێوەیەک لە شێوەکان کەسێکە بوو بە سەرۆکی حکوومەت یاخۆت سەرۆک کۆمان کە تەصنیفەکرا پۆلێ نەکرا بەوەی من ئەصدقاء ئەمریکان هاوڕێی ئەمریکیەکانە پەرلەمان بە شێوەیەک لە شێوەکان لە دەورەی سێ هەم پەرلەمان بوو بە پەرلەمانێکی ئیتاری زیاتر و هەم حکوومەتەکە بوو بە حکوومەتێکی ئیتاری بۆیە ئەو حکوومەتیش و پەرلەمانیش نزیک بوون لە محوەری مقاومە مایوسەما بە مقاومە یا جمهوری ئیسلامی ئێران بۆیە ئەمریکیەکان نیگەران بوون ئەوە بوو خۆپیشاندانەکان دەستی پێکرد و عادل عەبدولمەهدییان ناچار کرد دوای ئەوەی مەرجعیەت ئیشارەتێکیدا ئاماژەیەکیدا بەوەی کە واز بن طبعا بە سەریح نا دائما مەرجعیەت نەوەک قسەکەی بشکێ بە کینایە ئەو شتانەڵێ عادل عەبدولمەهدی وازیێنە دیسان نەیانتوانی کوتلەی ئەکبەر پێک بێنن بۆیە بە ناچاری ئەویان قبول کرد کە ئەبێ مڕەشەحەکە نزیک بێ لە ئەمریکاوە مرشحی یەکەم کە نزیک بوو محەممەد تۆفیق عەلاوی بوو محەممەد تۆفیق عەلاوی مفاوەزاتی کرد سەرکەوتوو نەبوو چکە شیعەکان نەیانهێشت و زۆری نەبوون ئەو سەرکەوتوو نەبوو دایان بە عەدنان زولفی عەدنان زولفی تەوەن ماڵی لە ئەمریکایە لە جەماعەتی ڕەفحەیە دکتۆرای هەیە لە زانستە شەرعیەکانە پیاوێکی مەدەنیە بەڵام لە ئیتار نییە مخالفە لەگەڵ ئیتارە مخالفەیەکی زۆر توندیش پارێزگاری نەجەف بوو کاتی خۆی دوایی ئەندام پەرلەمان بوو لە لیژنەی دارایی بوو لەسەرش لە لیژنەی داراییە لە نزیکەوەی ناسمە عەدنان زولفیش لەبەرەوەی ناسراو بووەوەی کەوا دژی ئیتارە و دژی بەرژەوەندەکانی ئێرانە بۆیە نایانێت عەدنان زولفیش هەر هیچ تەفاوزێکی نەکرد هەر لە بیدایەتەوە کەزانی کۆتایی بە تەکلیفەکە هێنا هاتنە سەر کازمی یەکێک لە قیاداتی ئیتار کە ئەتوانم بڵێم یەکێکە لەو سێ کەسەی کەوا نظامی سیاسی عێراق ئەپارێزێ بە ئیتاری وتبوو کە کۆبنەوەیان کردوتوی ئەمە دوو مرەشەحمان ڕەڤز کردووە هەردوو مرەشەحەکەش مەشهورن کەوا نزیکن لە ئەمریکاوە
مرشحی سێم ڕەوزکەین تووشی گەورەترین کارەساتە بێ وەرن با قبوڵیکەین بەڵام مەرجمان لەسەرێ بێ ئەوە بوو کازمی قبول کرا ساڵی 2020 ساڵی 2020 کازمی حکوومەتەکەی پێگەنا و حکوومەتەکەی کۆتایی هەرچەنە بۆ ساڵێک بوو بەڵام توانی بەردەوام بێ و تموحی هەبوو کازمی کە دەورەیەکی تر هەڵبژێرێتەوە بەڵام ڕێتمێکیان دروست کردووە یا پرەنسیپێک هەیە لە لای شیعەکان ئێستا لە دوای مالیکیوە کە نایەڵن کەس دوو جار سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ بۆ بۆچی بۆ ئەوەی ڕەمزیەت دروست نەبێت لە عێراق و استیغلالی مەواردی نابێتەوە بە سەر وەزیران بۆیە من لە چەند مەزدەرێک لە ئیطار بە حکمی و علاقاتەی کامل لێم پرسیون نایانەوێ ببێتەوە ڕەغم ئەوەی نەجاحاتی باشی لە هەموو سەرۆکوەزیرەکان لە مەجاڵی مەشاریع باشترین سەرۆکوەزیرانە لە ڕووی گەندەڵی و خۆی زۆر دوورە لە گەندەڵی بەڵام نەیتوانی سەریقەی قەڕن بگەڕێتەوە لە 150 ئەو نزیکەی 3 تریلیۆن دینارە گەڕێنداوەتەوە لەبەرەوەی جیهاتێک بەرپرسن لەو قەزێت لە سوودانی بەقوترن سوودانی ئەتوانین ناوی بنین مۆزەفێکە لای ئیتار ئێستا مرەشەحی ئەوەی کە ناوی هەیە عەدنان زولفیە ئەو بێت بە سەرۆک وەزیرانیدا ئەو باسەکرێ لە ناو و دەستێکی کردووە بە جم و جوڵ تەمان کازمی هاتۆتە و دەستی کردووە بە جم و جوڵ ئاگادارم و قسەم لەگەڵ یەکێک لە نزیکەکانیان کرد جم و جۆڵەکەی بۆ ئەوە بوو هات بۆ لای هەرێم بۆ لای پارتی بە تایبەتی قەرار وابوو یەکێتیش بینێ بەستا ئێستا نەیبینی و نازانم بۆ یەکێتیش بێدەنگە لەسەرەوە کە نەیبینن بوایە مەسەلەن مناوەرەیەکی سیاسی بکرایە بەرحاڵ عەدنان زولفی ئێستا زیاتر جم و جوڵەکە و زیاتر مەقبولیەتی هەیە لای هێزە شیعیەکان کە گەڕاوە قسەی لەگەڵ کردوون قسەم لەگەڵ کرد کە بەڵێ یەکێک لەو شتانەی کەوا جم و جوڵەکە بۆ ئەو بابەتەیە بۆیە مرەشەحی ئەم جارە هی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بریتی نییە لە کەسێک کە کوتلێ ئەکبەری هەبێ سوودانی 3 کورسی هەبوو لە پەرلەمان کازمی هیچی نەبوو عادل عەبدولمەجید خۆی هیچی نەبوو بەڵام سوودانی 3 کورسی تا 5 کورسی باش بەزەم جارە ئەو ڕووداوانەی سووریا هەیە فشارەکانی ئەمریکا هەیە هەم حکوومەتەکە هەم پەرلەمانی داهات و جیاوازتر دەبێ و ئێستا فشاری ئەمریکا زۆرە لەسەر عێراق ئەگەر فشارەکە بێ چییە بۆ نمونە ئەمریکیەکان مەرجیان لەسەر عێراقەوەیە لە پرۆسەی سیاسی ئێران تەدەخل نەکاتە سەر ناوخۆی عێراق کاروباری عێراق کاروبارێکی صرف عێراقی بێ ئەگەر ملاحەزە بکەی ئەم مەشروعە تازە و گۆڕانکاریە تازەی کە هاتووە بە غەزە دەستی پێکرد دوایی لوبنان و دوایی سووریا ئەوەی کە بازەکرا بە محوەری مقاومە ئێستا لاواز بووە تاکە دوو شوێنی کە هەبێ یەمەن ماوە حوسیەکان لەگەڵ عێراقا طبعاً هەفتەی پێشوو بەڕێز عادل عەبدولمەهدی بە تەکلیفێکی دیبلۆماسی نێراوە بۆ یەمەن کە حوسیەکان قەنەعەت پێ بکە واز بێنن لە ساڕۆخ تەقاندن بۆ سەر کەشتیەکانی دەریای سپی ناوەڕاست و با بڵێن ساڕۆخ تەقاندن بەرەو ڕووی ئیسرائیل ئەگەر ئەوە بکەن باشە ئەگەر ئەوە نەکەن ئەوە لێدانیان و لەوە زیاتر تەمان لێدانیان بەردەوامە لەوە زیاتر لیان نەدەن و خاپوریانەکەن طبعاً ئەگەر مەشهەدی سووری ببینی کاک حەکیم و مەشهەدی لوبنانی ببینی مەسەڵەن حیزب الله لە چاو حەماسە بەرابەر نەیەکرا بە قووە حەماس لە شارێکی بچووکی قەرەباڵخی گەمارۆدراوی لە ڕێی نەفەق و خواردنی بۆ ئەڕۆژت توانای عەسکەری ئەوە بوو کە خۆی تەطویرە کرد یا هەندێک هاوکاری و هەماهەنگی پێ بگەیشتایە بەڵام حیزب اللهی لوبنانی دەوڵەتێک بوو لە ناو دەوڵەتە قودرەی ساروخی حیزب الله زۆر متەفەوت طەیرانی مسەیەری زۆر جەیشێکی مۆدەڕەبی زۆر بەڵام سیرکە لەگەڵ لێدانی 5 لە قادەی ئەساسی حیزب الله کۆتایی پێهات کۆتایی بە معنای کۆتاییەکەینە مەسەڵەن بە پەلە لە سووریا چیان قوات هەبوو هەمویان سەحب کردو بۆ لوبنان سەفی یەکەمی قیادایان هەموو تەصفیەکرا مەسەڵەن کەسێکی وەکو حەسەن نەسروڵڵاه تەصفیەکرا
کە نەشتوانرا مەراسیمێکی تەبینی شایستە بەو هینە بکەن. دوای ئەوە هاتن سووریایان تەسفێ کرد. جەیشی با بڵێن ئازاد جەماعەتی جۆلان و تەحریر شام و ئەوانە، تۆ هیچ ڤیدیۆیەکت بینیوە کە شەڕی نێوان تەحریر شام و قواتی سووری پیشان بە؟ کەم هەبوو، کەم بەس گرتن بوو، ئینسیحابات و خەڵگەگیرا و شوێنەگیرە. لە ماوەی 11 ڕۆژە سووریا بە ماوەی لە 2011ەوە هەتا نزیکەی 24 مقاومەی کرد، 13 ساڵ منطقە لە 11 ڕۆژە کۆتایی پێبێت. لە کاتێکە 30,000 قواتی حیزب وڵای لێ بووە، چەند هزار قواتی عراقی لێ بووە. مەسەلەن فەیلقی فاتمیونی لێ بووە، فەیلقی زەینەبیونی پاکستانی لێ بووە، ئەفغانی لێ بووە، لوبنانی لێ بووە، عراقی لێ بووە، هەموو ئەمانە نظامی سووریانە پاراست. بین عشیەتی وضحاها هەمووی سەحبی کرد. باشە، بەس ئایا ئەم سەحبە کاک حەشیم مدەبەرە یان لە خۆیەتی؟ یعنی یەکێک لەو قەزیانەی کە لای مکەونی شیعە نەک خەتی سوور بوو، هەموو شتێک بوو بە نیسبەتی شیعەوە مەقامی سەیدە زەینەبە لە دیمەشق، چونکە ئەیانوت سووریا یعنی مەقامی سەیدە زەینەب، بە ناوی ئەوەوە چوو بوونە سووریا کە ئەوان مەقامی مقدەسی سەیدە زەینەبە پارێزن. دوای فعلەن دەرکەوت کە نەخێر ئەوە ناپارێزن، نظامی بەشارە پارێزن. ئێستا مەقامی سەیدە زەینەب کێی پارێزێ؟ تەحریر شامی پارێزی. باش، بەس گۆڕانکاریەکان بگاتە عێراق چۆن پێنج سکوولەکەیمان ماوە، ینی گۆڕانکاریەکان فشاری ئەمریکا عێراق نەبێتە بەشێک لە بەرژەوەندەکانی ئێران. باش، ینی گروپە چەکدارەکانیان چی لێ بکرێ؟ یەکەم ئەوەی من لە ئەوانەی کەوا لە عێراق نزیکن لە حەشد و یا تەبەنی قەزای حەشد دەکەن ئامادەن فەسایل حەلکەن. ئەوانەی گروپە چەکدارەکان گروپە چەکدارەکان هەڵی وەشێنەوە، بەڵام حەشدنا ئەو قانونەشیان لەبەرەوە هێناوەتە. باشە، قانونەکەی جیاوازی هەیە بۆنم لەگەڵ قانونەکەی یاسایەکی تازان هێنا بۆ قانونەکە باسی تەقسیمی کردبوو لە ساڵ چەندی بۆ شیعە و لە ساڵ چەندی بۆ سونە و بەو شێوەیە بۆ حەشد چۆنە و قانونێک بوو بۆ وەختێکی معەیەن 2016. ئێستا ئەم قانونە ئەوەی کە تێیا بێ ینی ڕئیسی هەیئەی حەشد پلەی وەزیرە. پلەی وەزیر یعنی چی؟ یعنی لە ژێر دەستی ڕئیسی مەجلیسی وزەرا بێ، قابل بەوەیە لێپرسینەوەی لێ بکرێ، قابل بەوەیە ئیعفا بکرێ، قابل بەوەیە محاسبە بکرێ، قابل بە هەموو شتێکە. ئەوەی کەوا تایەتی کاک حەکیم کە من ملاحەزەم لەسەر ئەم قانونە هەبێ، هيئة تشكيلات هيئة لما دين فقري ميمة شركي مهندس العام للمقاولات الإنشائية، يعني أم مؤسسة هينك مشاريع لحكومة ورقليو جبجيك أو شيء ثلاثة أما يتدايك أما نموذجك كوبي بيسا لسر سباي بازارانية، يعني مثلا سباي بازارانية بنوكي هي شركاتي هي مشاريع هي كوبي بيسا لسر جيشي مصري، جيشي مصري منشآتي وعملاقي هي أو بارة بقرزدات حكومة كأما كاتي كواهزك عسكري منشآتك يبي مقاولاتك يبي أجر كومبانياك أجر مقاولاتك يبي حشد هيج مهندسي الروا أويري رخنا اللي بقري وزارة مالية أويري باري دوابخا بويا أويك كلو فقراني تا استهيئتي حشد أبي ملاحظة بي يا معالجي أو قصدي كان أم قانونا وادان راو الرئيسي هي حشد بلاي وزيرة أواني تر مثلا رئاسي أركانكي زوربي وكيل وزيرة، يعني ما معناه حشد بإطار شيء قانوني تر أخريته بردسي رئيسي مجلسي وزراء بويا ما معناه هلوشانو نايت هلوشانو نايت بمعنى تحجيم ديت باش مثلا أو فترة كيما اللي يبون يكم جار حشد صو 20,000 بو دوایی سال بە ساڵ 20,000 و 28,000 یان بۆ زیادەکەن لە کۆبنەوەکانە من بیرم دێکە حاج ئەبوو مەهدی المهندی زەهاتوە زۆر مناقەشەمانە بوو بە یەکەوە. ئێستا گەیشتووەتە نزیکەی 240,000 عنصر یعنی بە مقابلی جێشی عراقی. یەک معلومە بۆ جەنابیشت و بۆ بینەران ئەو معلومەیە زۆر گرنگە. من لە برادەرێکم پرسی
وتم حشد بە فتوایەکی کفایی سەماحەتی سیستانی فتوایەکی داوە کە جیهادی کفایی بکەن و حشد دروستکەن فتوای کفایی کاتێکەوە شتەکە دروستە بێ ئۆتۆماتیکە بێ هەڵوەشێتەوە وتم ئێستا سەماحەتی سیستانی بۆ فتوایەک نادا وتی ئێمە بۆ ئەوە گەڕاین کە موەسسەیەکی عسکەریمان هەبێ وەکو شیعە مکەونی شیعە وتم بۆ وتی تەوازن لە عێراقا بەوە دامەزێ کورد پێشمەرگەی هەیە سنە وەزارەتی دیفاعی هەیە چکە وەزارەتی دیفاع بە هەموو دەورەکان لە دەستی سنایە هەرچەنە عناسرەکانیشیان شیعەشە بێ حەشتی هەبێ بۆ ئەوەی تەوازن لە عێراقا لەبەرەوەی مەسئلەی حەشد مەسئلەیەکی تەوازنی عسکەریە بە هیچ شێوەیە تەنازلی لێ ناکەن بۆیە ئامادەن چوارچێوەیەکی بۆ دروستکەن بیخەنە بەردەستی ڕئیسی مەجلیس وزەرا دوازار ڕئیسی مەجلیس وزەرا چییە مکەونی شیعەیە سپاس دەکەین مامۆستا ئەحمەدی حاجەر شێماندومان کردیتەوە سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان لەگەڵ